بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، خۆشەویستانم، سلامی خوای پڕۆتگارتان لێبێت. خۆشحاڵ بوون جارێکی تر لە خزمەت جەنابتان پێگەیشتینەوە بە باسکردنی و هەروەها درێژەدان بە زنجرە باسی ئیرهابی فکری و هەروەها هەوڵدان بۆ نەهێشتنی مخالیف و بەرەنگاربوونەوەی بەرامبەر بە هەموو شێوازێکی تۆقاندن و لێدان و زیندانیکردن و سەرکوتکردن. گەیشتنە باسکردنی ئیرهابی فکری لای یەهودیەت و تاومان کرد و بەڕاستی هەوڵماندا کە ئەو پەڕی ئیختصار و ئەو پەڕی کورتڕەوی بکەین لە بابەتی یەهود، چونکە زۆرمان بیستووە لە تونڕەوی و ئیرهاب لای یەهود و حساب نەکردن بۆ بەرامبەر و بەرامبەردانان بە شتێک کە ئەبێت خزمەتکاری یەهود بێت و ئەبێت هەمیشە لە خزمەت یەهودا بێت و شتێکە خوای یەهود دروستی کردووە بۆ ئەوەی کە تەنها لە خزمەت یەهود زیاتر هیچ ئەرک و هیچ مافێکی پێ نەداوە. و ئەوەی کە لێرە باسمان کرد ئێمە تەنها ئەوەندە بوو کە کەسی خوێنەر یان کەسی بیسەر ئاگاداری هەندێک بابەت بێت و خۆی لە دوای ئەوە بەدوەدا چوون کات بۆ تەواوی بابەتەکان و وردەکاری بابەتەکان. و ئێستا لە خزمەت جەنابتان باسی ئیرهابی فکری لای ئەهلی ئیلحاد، ئەو گروپانەی کە ئیمانیان بە ئاخرەت و بەخوا و بە پێغەمبەران و بە کتێبەکان نییە و بانگەشش بۆ ئەوەکەن خەڵکی واز لە ئیمان هێنان بەو شتانە بێنن و جارێکی تر باسی ئەوە نەکەن کە خوایەک بوونی هەیە و پێغەمبەرێک هەیە و خوای گەورە پێغەمبەرانی ناردووە. لەبەری ئەوە خەریکی دنیا بن و هەوڵی دنیا بدەن، واز لەو شتانە بێنن و بە ئەفسانە و پرۆپوچ و خەیاڵات و لە ئەو شتانە زیاتر پێناسێکی تریان بۆی نییە. ئێستش ئێمە و ئەوەندەی کە زۆر مهم بێت ئەم تاقمە و ئەم گروپانە کە ئەهلی ئیلحادن بە هەموو جۆرەکانیانەوە، هەمیشە ئەگەر بێت و سەیری نووسراوەکانیان بکەین یان گوێ لە کۆڕ و وتار و سیمینار و محاضراتەکانیان بگرین، هەمیشە باسی ئەوەکەن کە هەموو دینەکان دینی ئیرهاب و تەطەڕوف و خەڵکوشتن و نەدانی مافی بەرامبەر و بیرتەسکی و قەتڵ و عام و کوشتار و مەذبەحە و سەربڕین زیاتر هیچ تر نییە. و ئایا خۆیان بەریئن لەمە و خۆیان هیچ سەهم و پشتێکیان بەر ناکەوێت و خۆیان هیچ کاتێک هەڵنەساون بە بێدەنگکردنی بەرامبەریان لە ڕێگەی زەبر و زۆر و سوتاندنی کتێب و زیندانیکردنی فکر و ئینسان و تا کۆتایی ئەم شتانە. و یەکەم جار کە دەست پێ بکەین دێنە باسی شیوعیەت و شیوعیەت لە سەردەمێک کە خەڵکێکی زۆر شوێنیان کەوتن بەهۆی ئەو هەموو بانگەشە و ئەو هەموو ناوە جوان و شیعارە ڕازا و بریقەدارانەی کە بەکاریان هێنا، بەڵام لە دوای ئەوەی کە خەڵکانێکی زۆر ناسیان شیوعیەت مایەوە ئەم شیوعیەتی کە ئەمڕۆ هەیە و ئەگەر بێت و ناونووس بکرێت، ئەوە بەڕاستی لە هەر وڵاتێک خەڵکانێکی هێندەکەم شیوعین یان تەبەنای فکری شیوعیەتەکەن کە بە پەنجەکانی دەست ڕەنگە بژمێردرێن. و ئەسڵی ئیرهابی فکری لای شیوعیەت پێش ئەوەی دەسڵات بگرنە دەست، یعنی پێش شۆڕشی ئۆکتۆبەر، بە ئیغتیالکردنی سەرکردەکان و بە کوشتنی تاغەکانی مۆظەف و لەمانەوە دەستی پێ کرد و حتمان ئەمانە هەمووی بە هاوکاری و بە یارمەتی یەهود. وەک یەهودیەکان پەیوەندێکی باشیان بە تروتسکیەوە هەبوو و بەردەوام پێکەوە کۆبوونەوەیان ئەکرد و گەورە یەهودی ئەو سەردەمە و گەورە یەهودی دەوڵەمەند کە سەرد و سامانێکی باشی هەبوو کە ناوی یعقوب بوو، نزیکی 20 ملیۆن دۆلار دای بە تروتسکی کە خزمەتی ئەم فکرەی پێ بکەن و تەشەنە بکات لە یەکێتی سۆڤێت. و ئەم بابەتە خۆی بۆ خۆی ئەگەر بێت و کەسێک راپۆرتێک بنووسێت یان
بابەتێکی لەسەر بنووسێت ئەو کاتە ئەزانێت کە یەهود چەندێک دەستیان هەبووە لە دروستکردنی فکری شیوعیەت. ئەمیش دیسانەوە بۆ دان لە بەپلەی یەک موسڵمانەکان و بەپلەی دوو مەسیحیەت. جا سەرڕای ئەوەی کە فکری شیوعیەت فکرێکە ئیمانی بە وجودی خوای پڕۆدگار و ئیمانی بە وجودی هیچ دینێک نییە، بەڵام لەو کاتێک کە دەوڵەتی یەهودی دامەزرا، دەوڵەتی یەهودی لە فەڵەستین دامەزرا، یەکەم کەس کە پیرۆزبایی لێ کرد ئەمریکا بوو و دوای ئەوانیش بە چەند دەقەیەکی کەم یەکێتی سۆڤێت ڕوسیا پیرۆزبایی لە دەوڵەتی یەهودی کرد. ئەمە لە کاتێکە ئەو ئیعتراف بە هیچ دین و بە هیچ بەرنامەیەکی ئاینی ناکات، بەڵام پیرۆزبایی لە دروستکردنی دەوڵەتی ئیسرائیل دەکات. و ئەگەر بێت و سەیری تراثی فکری شیوعیەکان بکەین و فریدریچ ئەنگەلس کە یەکێکە لە هەرە دیارترین کەسەکانی فکری شیوعیەت کە شان بەشانی مارکس وتەکانی ئەهێنرێتەوە وەلای شیوعیەکان خاوەنی گرنگی و ئەهەمیەتە. ئەڵێ فإن مبادئ الأخلاق التي نؤمن بها، ئەڵێ ئەو مەبدەئانەی ئەخلاقی ئێمە ئیمانمان پێی هەیە، واتە ئەو ڕەوڕەسمانەی کە ئەخلاقین و لای ئێمە بەرجەستە ئەکرێن و ئێمە باوەڕمان پێیەتی، هي كل عمل يؤدي إلى تحقيق انتصار مذهبنا. ئەڵێ هەر ئیش و کار و هەر مهمەیەکە کە ئێمە بگەێنێ بەوە سەرکەوتوو بین لە بیرروباوەڕی خۆمان وەروەها مەذهبمان، واتە هەر شتێک کە بمانگەێنێ بە دەسەڵات، هەر شتێک بمانگەێنێ بە چەسپاندنی ئەوەی کە ئیمانمان پێی هەیە، ئەوە بریتە لە مەبدەئی ئەخلاقی ئێمە. مهما كان هذا العمل منافيا للأخلاق، هەرچەنە ئەو کارە، هەرچەنە ئەو ڕێگەی کە پێویستە بگیرێتە بەر ببێتە هۆی نەمانی ئەخلاق. واتە ئەخلاق هیچ مهمێکی نییە لە کاتێکە کە ڕێگر بێت لەوەی من بگەمە دەسەڵات، لەوەی کە من بگەمە بەدەستهێنانی ئامانجەکەم. جا فکری شیوعی هەر لەو کاتەوەی کە ئەسڵی دامەزراندنی بەم شێوە بووە و بەم شێوە خەڵکانێک بیریان کردوتە لە ناو شیوعیەتە و موسسەکانی بەم شێوەیە بوون، جا زۆر طەبیعی ئەگەر بێت و قەتڵ عامی خەڵکی بکەن، چونکە مهم من لای ئەوەیە بگاتە دەسەڵات، بگاتە ئامانج و مەبەستەکانی. جاوە ئەگەر بە سەرنوقمکردنی بەرامبەرەکەی بێت، بە کوشتنی بێت، بە زیندە بەچاڵکردنی بێت، بە دوورخستنەوەی بێت، بە بەندکردنی بێت، بە سووتاندنی کتێبەکانی بێت، بە هەر شتێک بێت لەم شتانە. جابین ئەمە بە شێوەیەکی بەرچاو لە فکری شیوعیەتە زۆر دیارە و زۆر ئاشکرایە. و جۆزێف برۆز تیتۆی کە یەکێک لە شیوعیەکانی یوغۆسلافیا کە قاعیدی عەسکەری دەوڵەتی شیوعی یوغۆسلافی بوو، لە یوغۆسلافیا نزیکی 9 ملیۆن موسڵمانی کوشت. لەبەر خاتریشی لەبەر خاترەوەی کە موسڵمانن و ئەم شیوعیە نابێ هیچ کەسێک بیر بکاتەوە بە شێوەیەک نەبێت کە لەسەر ئەو بنەمایان نەبێت کە بنەماکانی لێنینی و مارکسی و ستالینین، ئەبێت تەنها ئینسان بۆ شێوە بیرکاتەوە، لە غەیری ئەوە بۆی نییە بیرکاتەوە. و ئەگەر بێت و ئینسان سەیری خطابەکانی لێنین بکات، یعنی ئەو تارانەی کە لێنین داوێتی و ئەو قسانەی کە لێنین کردوێتی کە کەسی شیوعی ئەتوانێت پەنا بات بۆ خیانەت، بۆ تەزویر، بۆ دزی، بۆ هەر شتێک کە تەحقیقی هەدەفەکانی شیوعیەت بکات. واتە لە کاتێکە کە تۆ مادەم ئەگەیت بە مەبەستی خۆت تەزویر بکە، خەڵق خەڵەتێنە، درۆ بکە، هەر چی ئەەکەی بیکە، بەڵام مهم ئەوەیە بگەیت بە دەسەڵات. و هەر لە فکری شیوعیەتە بۆ نەهێشتنی ئەدیان لەوانە لە قانونی عقوباتە لە مادەی 122 لە قانونی جینایات باسکردنی دین بۆ مناڵ بە هیچ شێوەیەک نابێت دین بۆ مناڵ باسکرێت. یعنی ئەسڵی دامەزراندنیان لەسەرم بنەمایە نابێت دین هەبێت و نابێت دینداری هەبێت و نابێت کەسێک هەبێت خوا پەرستێت. جا بۆیە بە هەموو شێوەیەک تۆ ئەبێت ڕەفزی دین بکەیت. و لە کاتێکە ئەگەر مناڵ باسی کوفری بۆ بکردای ئاسایی بوو، یعنی سیر لەوایە کە تۆ ڕێگەی لێ ئەگریت کە باسی دینی بۆ بکرێت، ئەی چۆن ڕێگە ئەدەی باسی کوفری بۆ بکرێت، باسی ئیلحاد و باسی
کافر بوون بەخوای پەروەردگاری بۆ کرێت. ئەمانە بەڕاستی کۆمەڵێکشتن کە ئینسان ئەبینێت تەنها ئەوەیە تعەسسوب و دەمارگیری بۆ بیر و باوەڕی خۆم و هەروەها ڕەفزکردنی بەرامبەرەکەم. و هەر لە مادەی 58 هەمان قانون لە یەکێتی سۆڤیەت هەموو ئەوانەی کە دیندارن، هەموو ئەوانەی کە ئیمانیان بە دینێک هەیە، لەژێر ناوی دوژمنانی شۆڕشی ئۆکتۆبەر کە ساڵی 1970 شیوعیەکان ئەنجامیاندا و لە دوای بەرپابوونی شۆڕش ئەبینی ئەم مادانیان داناوە هەر کەسێک کە دژی ئەدیە، هەر کەسێک دینی هەبێت دژی شۆڕشە. دژی شۆڕشیشە هەر کاتێک پۆلیس ئەتوانێت و بۆی هەیە پەلاماری ماڵەکەی بدات و بچێت تحقیقی لەگەڵ بکات و هەر کات و هەر ساتێک و بە هەر شێوەیەک بێت. و هەروەها دوای ئەوەی کە دەسەڵاتیان گرتە دەست، ئەوەی گومانیان لێی هەبوایە، ئەوەی کە بیان زانیایە کە بغەیری ئەمان فکرێکی تری هەیە و بە شێوەیەکی تر بیرەگاتەوە، ئەیان قوتە سەر ماڵەکەی و سەرۆت و سامانیان تەفروتونە ئەکرد و خۆیان زیندانیە کرد و زۆر جار مەسیرەکەیشی کوشتن و لە ناوچوون یان دوورخستنەوە بۆ شوێنە دوورەکان کە کەس نازانێت لەکوێ دایان وەروەها چۆن ئەژیا و ژیانی چۆن بوو. جا بەم شێوە بە هەزاران ضابط و حتا ئەوانەی کە ئەفسەر و پلەدار بوون لە ناو حزبی شوعیشە هەر ئەمە حاڵیان بوو. و حتا ستالین ئەگەر بێت و ضابطێک یان کەسێک لە پلەدارەکان بیگرتایە و گومانی لەسەر بوایە کە سوکار و ماڵ و مناڵ و هەمووی لەگەڵا ئەبرد بۆی هیچ ئاثەواریان نەمێنێتەوە. جا لە کاتێکا کە تۆ کە ضابطەکە وەلەو تۆ ضابطەکە بە خیانەتکارە زانیت کە سوکار و مناڵ و خێزانی چی تاوانێکیان هەیە، ئەمە تەنها لای فکری شوعیەت دەسەکەوێت و هەر لای فکری شوعیەت هەیە و بەس. و هەروەها زۆر لەم بابەتانە بینین کە کاتێک دانیشتوانی قڕم لەو کاتێک کە زۆربەیان موسڵمان بوون چەندین جار حەساری خستە سەری، برسی کردن، تیونی کردن، بێ خۆراک، بێ هەموو شتێک. یعنی حتا جارێک لەو جارانێک کە حەساریان خرایە سەر 379,000 خەڵکی گرتەوە و لە ئەنجامم حەسارە زۆرە ئەم سەرما ئەو برسێتیە کە ڕووی کردە خەڵکەکە 19,902 کەس لەو خەڵکە گیانیان لەدەستدا کە ئەمەش هەمووی بوو بە قوربانی حیزبی شیوعی و هەمووی لەبەر خاتری ئەم فکرە کە نابینێت هیچ کەسێکی تر مافی ژیانی هەبێت لەسەر زەویە غەیری خۆیان. و بە هەمان شێوە لە ساڵی 1970 نزیکی 5 ملیۆن کەس هەر لە دانیشتوانی قەرم مردن بە هەمان شێوە کە حەساری خستە سەری. و ئەوەی کە شیوعیەت بەڕاستی بە ژێردەسەکەی خۆی هێناوە و ئەوەندەی خەڵکی چۆساندوتەوە، ئەوەندەی خەڵکی کردو بە کۆیلە باس ناکرێت، لە باس نایەت. حتا لەوانە لە ساڵی 1940 مسلمانانی تورکستان کە نزیکی 100,000 مسلمان کوژران لە مابەینی ساڵی 1937 بۆ 1939 و لە غەیری ئەوانش نزیکی 500,000 کەس لە مسلمانەکان گیران، زۆرێکیان کوژران و زۆرێکیان ئیعدام کران و زۆرێکی تر بە تەهجیر و دوورخستنەوەیان و بێسەر و شوێنکردنیان. وەلەو کاتێک کە لەو حەسارانی کە بەسەر ئەهلی قڕما هات نزیکی 1558 مزگەوتیان ڕووخاند و تەنها بە ڕووخانی نەبەڵکو هەندێکی تریشیان کە ئەیان ڕووخاندن یان نیوە ڕووخانیان ئەکرد ئەیان کرد بە شوێنی مەلهە و عارەق خواردنەوە و ئەو شوێنانەی کە مەقسەدی خۆی پڕۆگار تێ ئەکرێت. ئەمەش دیسانەوە بۆی کە هەم عەزیەتیان داون بەوەی کە مزگەوتەکانیان ڕووخاوە و دیسانەوە عەزیەتێکی تری ڕۆحیان داوە کە شوێنە پیرۆزەکانیان بەو شێوە ئیهانە و سوکاتی پێکراوە لەلایەن شوعیەکانەوە. ئەوان بەم شێوە حتا ئێستاش خەڵکانێک بەداخەوە کە تەبەنای فکری مارکسیەت و شوعیەتەکەن حتا وەکو ئێستاش باسی ئازادی و باسی مافی مرۆڤ و ئەم ناوە گەورانە کە ڕۆژانە ئەیدن بە گوێمانەوە باسی ئەکەن و سرڕای ئەمەش کە ئێمە تەضحیە بوون بەدەستی ئەوانەوە، بەڵام ئەوان ئێمە متهمەکەن بەوەی کە ئێمە ئێرهابی فکریمان هەیە، ئێمە ناڵن خەڵکانێک بیرکەرەوە و ئێمە نەمان هێشتووە کە غەیری خۆمان بژی و ئەبین ئەمە زۆر بە پێچەوانەوەیە و خۆیان ئەگەر بێت و سیر بکەین تەنها ئەو مسلمانانی کە لە تورکستان لە برسا مردوون 3 ملیۆن مسلمان لە ساڵانی 1932 بۆ 1934 لەو ماوەی ئەو 2 ساڵە 3 ملیۆن مسلمان لە تورکستان لە برسان مردوون. ئەمە لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەوەی کە بە شێوەیەک فکرەکاتەوە من بۆ شێوە فکر ناکەمەوە، ئەو ئیمانی بە شتێکی من ئیمانم پێی نییە، جا لە ئەنجامی ئەمە نابێ بژی ئەو
بۆ من بیر ناکاتەوە. و ئەگەر سێرکەین زیاتر لە 6682 مزگەوتیان ڕووخاندووە لەو ماوە کەمە، و هەروەها 7052 مەکتەبیش کە خەڵکانێک تیا خوێندویانە دووچاری ئەمە بوون. و سەر ڕایکوشتنی ئەو هەموو زانایانەی کە لە ژێردەسەڵاتی حکومەتی سۆڤیەتی بوو، یەکێتی سۆڤیەتی ئەو کاتە کە دەسەڵاتێکی شیوعی بووە، و هەروەها سووتاندنی ئەو هەموو مصحف و ئەو هەموو قورئانی کە سووتاندویانە، واروها ئەو هەموو کتێبێک کە سووتاندویانە هی موسڵمانەکان کە لە ڕادە بەدەر زیاد بوون، و هەروەها ئەوەندە زۆرن کە لە باس نایەن. و حتى يعني لەبارەی قبڵ نەکردنی ڕەخنە و نانهێشتووە مخالیفەکەیان ڕەخنە بگرێت لێیان بە هیچ شێوەیەک. و ئەبین بەڕاستی يعني زۆر شتی عەجیب لە فکری شیوعیەت هەیە. لەوانە ڕاستیڵ ئەڵێ ئەگەر لێنین بیویستایە شتێک فکرەیەک یان قسەیەک پشت ڕاست بخاتەوە، ئەوە کۆتا هەوڵی خۆی ئەدا بۆی کە بەوتەکانی مارکس یان بەوتەکانی ئەنگلز پشت ڕاستی بکاتەوە کە دوو مامۆستا و دوو مؤسسی ئەم فکرەیەن. يعني حتى ئەوان خۆیان وا نیشان ئەدەن کە نابێت تەقدیس بۆ هیچ کەسێک هەبێ، حتى يعني تەقدیسیان لە خوای پەروەردگار کردوێتەوە، ئیمانی بە خوایەک نییە کە ئەم زەویە دروست کرد بێت، ئەڵێ نابێت کەسێک مقدس بێت. بەڵام ئەبینن لە کاتێکە خۆیان ئەیانەوێ فکرێک پشت ڕاستکەنەوە، ئەچنەوە بۆ لای دوو کەسە مقدسەکەیان کە بریتە لە مارکس لەگەڵ ئەنگلز. يعني ئەمە ئەو پەڕی تەقدیسکردنە کە تۆ لە کاتێکە بتەوێ ئێمە قورئان لامان مقدسە، لە کاتێکە کە ئەمانەوێ شتێک پشت ڕاستکەنەوە ئەچین لە قورئان بەڵێ بۆێنەوە، بۆ لەبەرەوەی قورئان لای هەموو مسلمانێک مقدسە. و کاتێکە مەسیحیەک ئەوێ شتێک پشت ڕاستکاتەوە ئەچێتەوە بۆ لای ئینجیل. و بە هەمان شێوە هەر کەسێک لە ئەو دیانەت و لە مەذاهیبانەی کە بەو شێوەن ئەچنەوە بۆ لای ئەو شتێکە لایەن پیرۆزە، و ئەبین ئەوانیش کە لەو کاتەی بانگەشەی پیرۆز نەبوونی هیچ شتێکەکەن خۆشیان ئەشخاصیان پیرۆز کردووە. وحتى لێنین لە ساڵی 1970 دوای شۆڕش کە ڕێژەیەکی زۆر لە موسڵمانەکان بوونە هاوکاریان، يعني حتى موسڵمانەکان بەهۆی دەسەڵاتی قەیسەریەوە کە زوڵم و زۆر و ستەمێکی زۆریان کرد، شیوعیەکان بەوەی کە هەندێک بانگەشەی سەیر و کۆمەڵێک بانگەشە کە لای خەڵک قبول بوو، ئێمە ئازادی ئەگەڕێینەوە، ئێمە مافی هەموو کەس ئەدەین، مافی کرێکار و چۆساوە ئەدەین، زوڵم لە کەس ناکەین، هەموو کەسێک دەتوانێت بە ئارزوی خۆی، بە ویستی خۆی، بە حڕێتی خۆی عیبادەت بکات، و هیچ کەسێک ناتوانێت زەختی لێ بکات. بەم بانگەشانە هەتاوەکو ڕێژێکی زۆر موسڵمان ئامادە بوون لە شۆڕشەکە پشگیریان بکەن. بەڵام دوای ئەوە ئەبینین لێنین لە ساڵانی 1970 هێرشی کردە سەر هەموو مسلمانەکان و قەتڵ و عامێکی زۆری لێکردن، هەتاوەکو ساڵی 1920 کە بە ملیۆنەها مسلمان لە ناوچەکانی سیبیریا، لە ناوچەکانی تورکستان، لە ناوچەکانی ئازەربایجان بوونە قوربانی درۆکانی شیوعیەت و بوونە قوربانی درۆکانی لێنین و ستالین، کە هەموو ئەو بانگەشانە و هەموو ئەو بەڵێنانەی کە دایان بوو نایان بەردەسەر. هەروەکو خوای پەروەردگار سبحانه وتعالى فەرمووێت لا يقومون في مؤمن إلا ولا ذمة. بەڕاستی ئەوانە بۆ مسلمانەکان هیچ عهد و هیچ پەیمانێکیان نییە. وەکو خوای پەروەردگار فەرمووێت إنهم لا أيمان لهم، ئەوانە هیچ بەڵێن و هیچ پەیمان و هیچ سوێن خواردنێکیان نییە، با سوێن بخۆن، ئامادەن سوێنەکان بشکێنن و درۆی تێ ئەکەن، و عهد و پەیمان و بەڵێن لای ئەوان شتێکی زۆر ئاسایە و ئەتوان بە ئاسانی بشکێنن، و ئێستا سوێنت بۆ ئەخوا بەڵێنت بۆ پێ ئەدا، بەڵام دواتر هەمووی لەبیر ئەکات وەکەوەی کە هەر بەڵێنی نەدابێت. و فکری شیوعیەت بە شێوەیەک بووە کە قبول نەکردنی ڕەخنە و قبول نەکردنی مخالف زۆر بە شێوەیەکی بەرچاو و دیار تایە دەرئەکەوێت. وەلەوانە ئێمە ئەبینین کە شیوعیەکان لەو کاتێک کە یەکێک لە هەرە گەورەکانی شیوعیەکان کە لە وڵاتی یوغسلافیا کە میلۆ ڤانگیلاس بوو، لە حکومەتەکەی تیتۆی یوغسلافی کە حکومەتێکی شیوعی بوو، زۆر پلەپۆستی وەرگرت کە منسبی گەورەی هەبوو و کۆتاجار بوو بە جێگری تیتۆ. ئەم پیاوە لە دوای ئەوەی کە هەندێک خلافاتی لەگەڵ شیوعیەکان و لەگەڵ تیتۆ پیا کرد، لە ساڵانی 1954 بەدواوە دەستی کردە ڕەخنە و نووسینی مەقالە لەسەر تیتۆ، وەروها لەسەر خراپی شیوعیەکان و لەسەر نەبردنەسەری بەڵێنەکان و فکری شیوعیەتەوە و تەطەڕوف و زیادڕەوی و وەروها توندوتیژی تیا بە دەرکەوت. ئەوانەی کە وتیان لە مافی کرێکار و لە مافی چەوساوە هیچی بەدی نەکرا. جا بۆیە
زۆر جار گیلاس کتێبی لەسەر ئەنووسین وەروەها مەقاڵی لەسەر ئەنووسین ئەمە بۆ هۆی ئەوەی کە تیتۆ 3 ساڵ زیندانی بکرێت ولا دوای ئەوەی کە زیندانی کرا 3 ساڵ لە سجنا کتێبی الطبقة الجديدة نووسی کە لەم کتێبە بەتایبەت باسی سەرکردە شوعیەکان وەروەها گەندەڵەکانیان و ئەو زوڵم و ستەمەی کە کردویانە و ئەوەی کە حسابیان بۆ بەرامبەرەکەیان نەکردووە ئەو قەتڵ و عامە کردویانە زیندانەکانیان و زۆر شی عەجیبی باس کرد و دواتر ئەم کتێبە گەشتە ئەوروپا و بە شێوەیەکی بەربڵاو ئەم کتێبە نوسخەیەکی زۆری لە بڵاو بووە ئەنجا ئەمەش کە ڕق نەبوو بۆ شوعیەکان زۆر بێداقەت بوون و بەمە ناڕەحەت بوون چونکە هەموو گەندەڵی و هەموو خراپەکانی شوعیەکانی دەرخست و ئاشکرای کرد بۆ هەموو خەڵکی و لە دوای ئەوە مەحکەمەیەکیان بۆ ساز کرد لەسەر ئەم تۆهمانە کە تۆ ڕەخنەت لەسەر شوعیەت هەیە و ڕەخنە لە شوعیەت ئەگری بۆیە نابێت تۆ ئەم ڕەخنانە بگریت بۆیە لە دوای ئەو مەحکەمەیە دیسانەوە 5 ساڵی تر حکم درا و هێشتا هەر بەردەوام بوو لە سەر ئەوەی کە ڕەخنەی توندی ئاراسەکردن مەقالەی ئەنووسی و کتێبی ئەنووسی و ئەبینین گیلاس بوو بە دەنگێکی ئازاد بوو بە قەڵەمێک کە لە هیچ کەس نەترسا و قەڵەمێک کە ترسی لە هیچ نەبوو و ئەوەی خراپە و ئەوەی گەندەڵی و ئەوەی زوڵم و ستەمی شوعیەکان بوو ئاشکرا کرد بۆ خەڵک بۆیە دوای ئەوە دیسانەوە مەحکەمێکی تریان بۆ ساز کرد و 9 ساڵ حکمی گیلاسیاندا لەبەر خاتری چی؟ لەبەر خاتری ئەوەی کە مخالفە لەبەر خاتری ئەوەی کە ڕەخنە لە شوعیەت ئەگرێ بۆیە شوعیەت لەو کاتێک کە دەسەڵاتی هەیە ئەبینین کە ڕێگە نادات حتى نووسەران بە ئازادی بیرکەنەوە بە ئازادی بنووسن بە ئازادی کتێبەکانیان بڵاو بێتەوە بۆیە نووسەران و فکر و کتێبەکانیان بند ئەکەن و کتێبەکانیان منعەکەن نایڵن بۆ شێوەی کە خۆیان ئەیانەوێ گزارشت و تعبیر لە بیری خۆیان بکەن و ئەوانەی کە وازیان لە شوعیەت هێناوە بەڕاستی زۆرن و زۆر کەس لەوانەی کە ماوەیەکی زۆر شوعیەت بوون دیفاعێکی باشیان لە شوعیەت کردووە وازیان هێناوە لەوانە گیلاس ئەبینین کە زۆر بە توندی ڕەخنەی لە شوعیەت گرتووە وەروەها هەموو فکرەکانیان هەڵوەشاندوتەوە و بە هەمان شێوە دکتۆر مستەفا مەحموود کە ئەمیش یەکێک لە هەرە شوعیە دیارەکانی میسر کە ساڵانێکی زۆر لەسەر ئلحاد و لەسەر کوفر ئەینووسی و وەروەها سیمیناری ئەگرت و محاضرە و کۆڕی هەبوو و لە دوای ئەوە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا هیدایەتی ئەم پیاوەیدا دیسانەوە گەڕایەوە بۆ ناو دایرەی ئیسلام وازی لە ئەم فکرە ئیلحادی هێنا کە خاوەنی زیاتر لە 80 کتێب نزیکی 90 کتێبی نووسیوە و خاوەنی زۆر بەرنامەی تەلەڤیزیۆنیە و حتى يعني برنامج العلم والإيمان ك 400 حلقة بو ك 400 حلقة علمي لسر بوني خواي برودجار لسر إيمان بآخرة ودواروش وأبينين لدواء أوي كإيماني هنايا شوعي كان حالك خرابان هبو چونك كسانيان أنتواني بران بريداب نيشن و لكتابة كان يقربتو سيري كتابة كان مقالة كان كان أو كات أزانين ك فكري شوعيت چەند فکرێکە مێشک داخراو واروها فکرێکە کە ئەبێت کوێرانە دوای گەورەکانت بکەویت و ئەم پیاوەش ساڵی 2009 وفاتی کردووە خوای پڕۆدگار لی خۆش بێت و ئێمە گەربێت و سەیری ئەم بابەتانە بکەین بەڕاستی زۆر جار ئەبینین ئەم شتانە لای شوعیەت و شوعیەت بە شێوەیەکی بەربڵاو ئەم ئیرهابەی گرتوتە بەر و ئیرهابی فکری لای ئەو زۆر تەشەنەی کردووە واروها زۆر شتێکی باو بووە و دیسانەوە میلی ڤانگیلاس وەکو باسمان کرد حتا وەکو ئەو کاتێکی کە وەفاتی کردووە بەردەوام ڕەخنەی لە شوعیەت گرتووە ڕەخنەی توندی لیان گرتووە لەوانە لە کتێبی الطبقة الجديدة ئەڵێ أن الشيوعيين أناس قساة ئەڵێ شیوعیەکان خەڵکانێکی زۆر ڕقن خەڵکانێکی تونن مجرمون بحق الإنسانية خەڵکانێکی مجرمن خەڵکانێکی ڕقن بەرامبەر بە ئینسانیەت بەرامبەر بە ماف و حەقەکانی ئینسانیەت و هەروەها دیسانەوە ئەڵێ فالعقائدية الشيوعية ئەڵێ فكري شيوعية برباور شيوعية تحمل في طياتها الكثير من أشكال التعصب وروح الاستبدادية الدكتاتورية ئەڵێ فكري شيوعية وأروح عقيدة شيوعية ولا آراستكان ولا جهتكان زور نوعي تعصب ديكتاتورية قبول نكرني برامبر تيا باريسندو تيا دركوتو واشتكي ديار وبرشاو لنا فكري شيوعيته وأما زور جار نصران أما جان بيداوا
وتي أو نسراني كشيوعي بون وزن هنا وتي أو نسراني كدراسي شيوعي أنكردوا ودراسي مدرسة شيوعية أنكردوا بشويكي بربلاو. وإن شاء الله ليرة دينك وتاي أم دانش نمان ولا دهشني داتو إن شاء الله تعالى أو كما ولا شيوعية باسي أكين لقل هنديك أفكاري تري الحادي جاليرة دينك وتاي أم درسا. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله.